محەممەد سەروارمان تۆی ڕێنیشان دارمان لا مەککاوە نورت ئازیز دای لا مەدینە با نوێژت وەک ئەو بێ ڕەفتارت هی ئەو بێ خۆشبەختە ئەو کاسەی ئازیز شوێن کەوتەی ئەو بێ محەممەد سەروارمان تۆی ڕێنیشان دارمان لا مەککاوە نورت ئازیز دای لا مەدینە با نوێژت وەک ئەو بێ ڕەفتارت هی ئەو بێ خۆشبەختە ئەو کاسەی ئازیز شوێن کەوتەی ئەو بێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين وقائد لواء الموحدين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. قول جوانا كان بخير بن يا أخوة بخير بن في خوش حال بوين قورتان كردين ايوه كهاتون بو يرزان يرتشوية ئێرە مزگەوتە ماڵی خوایە. ماڵی خوا واتاو شوێنەی کە عیبادەت و سوژدەی تیا دەبرێ بۆ خوای گەورە سوبحانەوە وتەعالە. جا مزگەوت کۆمەڵێ ئاداب و ڕەوشتی تایبەتی خۆی هەیە کە ئەبێ ئێوە چکۆلا ئێوەی مناڵ کە هاتن بۆ مزگەوت ئەو ئەخلاق و ڕەوشتە جوانانە لە مزگەوتە جێبەجێ بکەن. تێگەن لێم یەکێک لە ئەخلاق و ڕەوشتە جوانەکانی مزگەوت ئەبێ کە هاتین بۆ مزگەوت بە جلوبەرگی خاوێنەوە بین بۆ مزگەوت. ئەبێ جلوبەرگەکانمان خاوێن بێ. ئەبێ کە هاتین بۆ مزگەوت عاقڵ بین و هاری و خەڵکی زعاج نەکەین و بێتاقەت نەکەین. ئەبێ کە هاتین بۆ مزگەوت لە ماڵەوە دەستنوێژێکی پاک و خاوێن بگرین و کە هاتینە مزگەوتەوە لە پێشە قاچی ڕاستمان پێشەخەین. ئەبێ کە هاتنە مزگەوت وەکو وتمان دەنگ بەرز نەکەنەوە. لەبەر چی دەبێت دەنگ بەرز نەکەینەوە؟ چونکە مزگەوت ماڵی خوایە. ئەگە دەنگ بەرزکەینەوە و عاقڵ نەبین و هاری بکەین لە مزگەوتە خوای گەورە سوبحانەه وتەعالە لێمان تووڕە ئەبێ و لێمان زویرە بێ. ئایا ئێمە حەزەکەین خوامان لێ زویر بێ؟ حەزەکەین خوامان لێ تووڕە بێ؟ ئەی کەواتە هاتینە مزگەوت چۆن ئەبین؟ کە هاتینە مزگەوت عاقڵ دائانیشین ڕێک و پێک دائانیشین هاری ناکەین و ڕاناکەین بەناو مزگەوتە. باشە گوڵەکانم؟ جا بۆیە دووبارە پێتان ئەڵێن یا خوا بەخێر بێن پێ خۆشحاڵتان کردین گوڵە جوانەکانم سەربەرزین پێتانەوە دەستان خۆش بێ ئێوە شەموتان بەخێر بێن وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. محەممەد سەروارمان تۆی ڕێنیشان دارمان لا مەککاوە نورت ئازیز دای لا مەدینە با نوێژت وەک ئەو بێ ڕەفتارت هی ئەو بێ خۆشبەختە ئەو کاسەی ئازیز شوێن کەوتەی ئەو بێ. محەممەد سەروارمان تۆی ڕێنیشان دارمان لا مەککاوە نورت ئازیز دای لا مەدینە با نوێژت وەک ئەو بێ ڕەفتارت هی ئەو بێ خۆشبەختە ئەو کاسەی ئازیز شوێن کەوتەی ئەو بێ.